کاسبکارێکی ناو بازاڕ یەڵەبجەیە وەک پشتیوانیەک بۆ داواکاری مامۆستایان و مانگرتووان هاوشێوی کاسبکارانی هاوڕێی دوکانەکەی بۆ ماوەیەک داخست و پشتگیری خۆی بۆ داواکاری مانگرتوانی سلێمانی دوو پات کردەوە. وەڵا لە بەرامبەرەوەی دەستخۆشیەکەین لە ئەوانەی کە مانیان گرتووە و بۆ هەڵوێستی ئەوان ئێمەش پشگیریانەکەین و پاڵپشتیانەکەی ئێستا هەمووی دایەخەن لەبەرەوە هەمووی ئامادەیەک بۆ داخستن دیوانیانەکەین داواکارین لە خەڵک هەر هەمووی ئێستا ئەوەتانێ بازار ئەلحەمدولیلا هەمووی دوکانمان داخستووە ینی هاوسۆزین لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانی کە لە سلێمانی مانیان گرتو یعنی ئێمە بەڕاستی ئێمە ڕۆح و گیانمان لەگەڵ ئەو مامۆسایانەیە داواکەم لە خەڵکیش هەڵوێستێکی تری هەبێت چونکە حتا خەڵک هەڵوێستی باشتر نەبێ ئەمەز ئەناگۆڕێت. هاوڵاتیان و کاسبکاران دەڵێن پێویستە هەمووان پشتیوانی مامۆستایان بن چونکە داواکاریەکانیان بۆ گشت موچەخۆرانە و پێویستە ئەوانەی گیانی خۆیان خستوتە مەترسیەوە لایەن سەرجەم فەرمانبەرانەوە پشتگیریان بکرێت. وەڵی سەرجەم توێژەکان پاڵپشتی مامۆسایانیان بکردایە بە بێگومان ئامانج بەدەست ئێنیت بەڵام ئەگەر سەرجەم توێژەکان لەگەڵتانە بن بە بێگومان بەم شێوازەیە کە درێژە ئەخایەنێت و کاتی زیاتری پێویستە. پشت بەخوا فراوان دەبێ پشت بەخوا فراوان دەبێەوە خەباتیش هەمومان دەزانی خەباتی مەدەنی فشارە مەدەنیەکان هەر بە مەدەنی نامێنێتەوە. ئێمە وەکو هاوڵاتیان وەکو فەرمانبەران وەکو مامۆستایان هیچمان لە دەسەڵات نەویستووە تەنها مافی خۆمان جا هیوادارم نەگاتە ئەو ڕۆژەی کە ماف دەگۆڕێ بۆ زەبروزەنگ. ماوەی 14 ڕۆژە ژمارەیەک مامۆستا و فەرمانبەر لە سلێمانی مانیان لە خواردن و خواردنەوە گرتووە داوا دەکەن تەوتینی موچە بکرێ و پلە بەرزکردنەوە و داواکاریەکانی دیکەی موچەخۆران و مامۆستایان جێبەجێ بکرێت. بەڵام تاکو ئێستا وێڕای تێکچوونی تەندروستی مانگرتووان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و حکوومەتی عێراق بێدەنگیان هەڵبژاردووە. مامۆستایانش دەڵێن گیانی خۆیان دەبەخشن و بەردەوام دەبن تا داواکاریەکانیان وەڵام دەدرێتەوە و بەکردار جێبەجێ دەبێت. سامە فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.